والله كستانا يقرأ سنين وانا وشاو عرق لو حاني دلشت لقدي ونكوار ترضى كان ثاني كوشاو بباري صاح ما نابق ومن بودنا مرام ومرادنا جيح وشاو شبيكم مارون يجي بوشينا يا وبيبي بربادن طعم شايكاب درب شجاني شيلين ايوه يا ربي مرقدنا بيه بينعشي ساوت ليه والله ديكورێکی هەیە دڵفڕێ ئارێ والله جەما شەڵا منەکە چاوم بەو دیکۆرانە دەکەوی پێمان نەخۆشی دەقالبم هەموو ڕادەکا و دەردەپەڕن ئەرێ والله خۆشەویستان ئەزیزان چیا سەرچاوانم ئای بۆ ها دەخۆن و ساوی حاصڵ یە بازی لەکە بە سەری تو دەزانم هۆ دەبای بابەت بدێم ئەرێ والله قەتینەکە باهۆشی ڕەگەڵکەوی خۆشەویستان ئەزیزان ئێستا هەر لە گوندە جوانەکەی ئەشکەنین دیارە خەڵکێکی زۆر هاتوتەوە ئەشکەنێ لە بەرخاتری ئەو بەرنامەی جا بۆیە دەڵێم بەرنمەکەی مەکۆتاییە بەشی دووهەمیشی هەیە چاوەڕوان بن کۆنتترۆڵەکێ مەگۆرن بە دەردی کابرا دەڵێ بۆ بەشی دووش بێناسی وەرە چاوی من وەرە نەیمرێنیەوە بیمرێنیەوە ئەڵغەمی دیرە هەموو لە بن لاقاندا دەنێم هیچیان نەڵەگوتوینەوە زمانی حکومەتینە حومبار کاعومبار دەوەرە گیان ئەوە ساڵان مەسەلەن خۆشەویستان ئەزیزان ئەگە کەسێکیان خۆشویست بە داگوت حومبەر یعنی کاحومبەرەکە وەشی وا بڵێ کاحومبەر یعنی ئەگە دەڵێم حومبەر لە خۆشەویستیانە وەرە ئێرەستات و بۆ چوێوێ وەرە پێشوازیەم لێ بکە پێشوازیە وەی گیان خۆشەویستان ئەزیزان ئەها ئەوەش مێشیلێن جاوا سندوقیشە و خەڵێفیشە جا دەڵێن هەنگوینی دە خەڵێفان خۆشترە ئەرێ وەڵا پیانمە نادەرکە عومەر تخوا منە بودا وەرە با لێرە دانیشین وەرە سەلام عەلەیکم جاخر ئێرەش بنێ بەسەر دەکەینەوە سەلام عەلەیکم یاڵا قوربان اللهم صل عەلا وەرە دەبەر بابەت مەرم دا وەرە ئێرە وەحزت چۆنە باشی خۆ خانندە منت ناسیون ژیان ئەحواڵت چۆنە چاکی سەلامەتی دەوەرە دەبەرێتم داوەرێرە و هەوراسکەوین ئەو بەمڕوێ فەوتاون ئەرێ وەڵڵا چەند مێشت هەن وەڵڵاهی ئێستا حالم 24 مێشم ماوە بەڵێ ئەرێ مێش ئێستا مەسەلەن چ دەخوا وەڵڵا ئێستا کەنێ هەنجوینی دەخوا بەس ئێستا حالیان خەریکی گەراناشتنەیە کلۆک و شتیوا پێگەیوە خەریکی زاوزێ و جوچکە نانەوەی ئێستا حالیان جوچکە دێنێتەوە لێران ڕادەگوێزی مەسەلەن هاوینان نەوەڵڵا هاوینانی شەر لێرن هەر لێرن جاخر مەسەلەن بە شوێنەکە کوێستانە شوێنێ هەر بە سەفا کوێستانە و شوێنەکە شوێنی سازگارە دەوەرە بابە بەخێر کاعومەر بەڵێ هەرێ مشتێکی زۆر سەیرم دیوە بەڵێ یا تو بڕۆ بەپیانت حاڵت چۆنە وەڵڵا ڕاستین چاوت ئەرێ ماشە ماشەڵە داگوت خێزانت نەخۆش بووە وەڵڵا باشە قوربانت بم چاک بووە سوپاس دەکەم ئەرێ جەنابەت چۆنی والله باشم لخوای مایکەکەی بگرە مایکەکە بەنا بابە تو بێ بە تو ئەوە زیعمات خەرە ئەرێ شتێکی سەیرم دیوە تو دەخوای فەرموو بە قوربان باشە من دەڵێم موعجیزەیە ئەوە سیرە ئەوە سیرە بەڵێ ئەوە سیرە ئەدێ باشە ئەو کاردۆ بۆ گەیوەتە ئێرە وەڵڵای زاو کاردەوە هێناونە چاندونە و چۆن بووە وەڵڵاوە بە سەلک هاتووە زات سێنەراوە و برین ئەوە تاوە کاردوەکە ئای سەڵات لە من دەبەر ئەوەشەوە ترشێکی کوێستانەیە دادەی ئەوش ترشێکی باداحان ئەوە تشۆکەیە ئەوە چۆن هاتووە قوربان ترشۆکێ ناخۆ بێودەم ئەوە ترسەکەیە ئەوە جیاسترێت کەسترێکی گە ساڵان بۆ بزویان دەکرد لێوەگرە لێ ئەوەش کاردوویە بەڵێ باشە ئەو کارە چۆن لێرە ڕواوە چۆن هێناوتە وەڵاو کاردووە هەمووی حیب نەبێ بە سەلک هاتووە زات سێنەراوە قوڵی بۆڵ قەناوە تێخراوە
ڕواوەتەوە یعنی بەسەرێک لە کوێستانت ڕاهێنا بەڵێ لە کوێستانی لەوان شاخان هەڵقەناوە هات تا ئێستا لێت خوادووە بەڵێ ئەوە چەند ساڵات وەت مەسەرەن ئەویش ئەو فکری چێ بووە تقریبا 2 ساڵ یا 3 ساڵ لێتی وڵا ئەمە زاکمەی ئەوی چاندوێتی یعنی فکرەکەی فکرەکەی بوو بەڵێ یعنی دەڕوێتەوەش بەڵێ ئەگە بەسەرێک بێنی ئەگە بەسەرێک بێنی یەک چێش ینی دانەدانە دەبیچێنیان بۆ خۆشی پێوەردەبێ بۆ خۆی بڵاو دەبێت کاتی نێرچی دەکات تۆوی دەڕێژی بڵاو دەبێت بۆ خۆی زیاد دەکات دناوە کەم بوو ئەماوە زیادی کرد بۆ خۆی زیادی کردووە بەڵێ زیادی کردووە واللهی پێم خۆش باشەوە هەر سەرکەیان تۆشی هەیە تۆویشی هەیە خۆی نێرچی دەردەکات نێرکەکە تۆیە تۆ دەردەکات ئەوە نێرکەکەیەتی کاکە ئەوە نێرکە دەری کردومە ئێستا گوڵەکەی بە تەواوی دەرنەچوە ناوە نێرچێتی ئەوڵی پێم خۆشە خۆشەویستان ئەزیزان ئەوە کاردوویە فکرەکەی وا کردووە مەسەرەن کابرا چووە سەرکەکەی هێناوە لە بندە چێ خۆی ڕواندوێتی جانەڵێن مەڵڵاهی نابێتی فەرمو ئەوەتان بەچوی هەمووی کاردوویە خان دەجاوە لاشەوە والله پێم خۆشە جادەوە دەبێت لێشی بخۆی نیشاءالله با ببێتێ بە چاکی خۆشەویستان ئەزیزان ئەسترێلکیشی لێ ئەسترێلێک چاوت لێە بۆنیشی زۆر خۆشە ئەسرێکەکە ئەوە دۆرەیە ئەوەش دۆرەی کوێستانەیە بۆچێ بەڵێ ئەوە دۆرەوەی شەربەتە و هاتووە چێنەراوە هاوان ئەو شەر بۆ خۆ پەرتو بڵاو دەبێت هەر بۆ خۆی پەرتو بڵاو دەبێەوە نێرچیشی کردووە ها گیان چاوت لێ وەت ببڕم نەوەڵا دەبێت بابی بڕین بەخوای نایبڕ دەبێت ئیوا بمێنی تۆ پەرتو بڵاو بێ لە بۆ خۆ ئەدێ و تاڵیشکە چیە ئەوەش تاڵیشکەوە بۆ خواردنێ بۆ کەوان یعنی بۆ خۆ ڕواندویان بۆ خۆوان وەڵاوە بۆ خۆی ڕواوە بۆ خۆی ڕواوە ئەی هاوارە من جا خۆشەویستان ئەزیزان ئەها چاوت لێکا عومبەر ئەوە تەڕە پیوازن لە بۆ کەلانان ئەمما بە ماستی مڕان ئەگە پەیدا بۆ سیخە سۆڵانی تێکەن دەبەرو دەمرم ئیوا پێیداکەن بە پەرداخی دەفافۆت ئیدە شوشە نا ئیفافۆن چاتە زافافۆن بەگزادێ کوڕ استفادەی نییە والله نەچێت بە پەرداخی شوشە دوێ ماساوی نییە بۆ ئەدێ مەسەلەن چی دیکەیت تێدا گیان وەڵات زاوە هەموو شتێکی لێ بڵینەوە هەر دۆرەیە لێتی ئەو بڕە دۆرەیە لەوێ ڕواوە ئەوی شەر نێرچی کردووە ئەوەیان هەر هەوا خەرتەلەنیا نەوەڵا ئەوە تورن کاکە ئەرێ وەڵا خزمی خەرتەلەیە بەڵێ ونێ بۆ بەڵێ ماشەڵڵا دەڵی خەرتەلەیە بەڵێ کاعومەرجان ئیش و کارت چێ لێرە مەسەلە واللهی زایش و کارمەوەیە کە بەس خزمەتی مێشان دەکەم معاش خۆرنی نەوەڵڵا ئەی هاوارە ناڵی معاش خۆرنی واللهی معاش خۆرنی مێشەکە چبڕ ئیسیفادان بەخوای لەخوای بە زیاد بێ ئیداری خۆیان پێ دەکەین وردەوردا پیا و قەنەعەتی دەبێ پێ بن کەمێک لێن دەست دەکەونەوەرەوە الحەمدولillah جا شەرتی قەناعەتە ئەگەر هەموو دنیاتێ بەگە قەناعەتت نەبێ ئەگە قەناعەت نەبوو هەموو دنیاشتێ هەر نییە ئەگە قەناعەتیشتە بۆ ئەوەندی خوای بەری سوکری دەبی بڵێن خوادت شکرین پێت بەزیاد بێ باچی تەماشا مێشەکان کەی مێشەکە هەرموخان ساڵت چۆن بوو مایمرێنەوە مایمرێنەوە کۆرە پلێنەوە نێوکەوە خۆ هەڵدەستەوە وەڵا ئەوە سەوزەیە ئەوە بڵین تەڕە تیزەی ئێرانیا ئەوە کەرەوە ئاوە زەفحەرانە ئەوە چی پێ دەڵێن وێنجەیە هەر بۆ خاتری مریش کوشتی مێنجەکەی بەڵێ باشە ئەو دارە ئەو گوڵە چێ پێی وەیە وەڵاوە قەیسیە کاتی کوڵکانێتی کلوچی دەردەکات بڵین پێدەگات زار باشەکان دەردەکەوت ئەو کوڵکە ئەو مەسەلەن ئەو گوڵە تا کەنگی پێوە دەبێت وەڵاو گوڵە ماوەی زۆر نییە تقریبن 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژی ئاوا بە پشکویتی دەمێنیت باشە ئەوە گەڵاکەیەتی یان بەرەکەیەتی ئەوە بەرەکەیەتی گەڵاکەی و نێپەلچێکی شینی تازەوە لی دەردەکەوێت باشە ئەوە گە مەسەلەن فەرمو ساعب ماڵ ئەیی کاهومەر باشە باشتەکەت پێوەڵم باش ئێستاوە بارانە بباری بەڵێ ئەو بەرەی دەمێنی ئەو بەرەگە بەرانێکی زۆر بباری کلوکەکە بۆی هەیە برزێت دەمێنێ بەڵێ کاومەر پێنمە نادەن مێش ناناێنەوە نادەن سەرما ئەوڕۆ ناتە چاک ناوڵاوڕۆ خراپ دێتە دەرێ باشە سەرما بەڵێ ئێستا مەسەلەن خۆراکیان چیاوانە وڵی خۆراکیان ئێستا هەنجوینە بەس دەبێ هەنجوینیان هەبێ بەڵێ ئێستاوە کاتی زاناوە دوچکەشتویا دەنێشن ئێستا خەریکی جوچکەکردنێن مەسەلەن مێش بۆ سەرما چۆنە باشە بۆ سەرما باش بۆ سەرما باشە زۆر سەرمانی شارەزات هەبێت لە مێشێدا مێش هاوینانی پێخۆشیان سەرما
والله هاوینانی پێ باشترە هاوینانی پێ باش بەڵێ هاوینا ئەگە گەرمتر بێ پتر هاتو چۆرەکە بە زستانە مت دەبێ کە زستان هات مت دەبێ بۆ خۆی لەسەر هەنجوینەکەی هەتاکو وەختێکی دەکەویتە ساڵ گەرم بوونێ تقریبا مانجی دوو دەست دەکا بە هەنجوین خواردنێ کە هەنجوینەکەی خوارد ئەوەنجا دەست دەکا بە زاو و زێ بڵین بە هەڵاڵە هێنانێ ئەو تا شتێکی زەردی پێوە ئەوە هەڵاڵەیە ئەو کوڵکانەیە هەڵی دەگری و دەیێنێ بەڵێ باشە ئەوە ئەم بیستمە دەڵێن دستانە شەکری دەدنێ هاوینانیش دەیدێنیان لە زۆر شوێنان دەیدێنێ بەسەمە نایدێنێ مە هیچ شتێکی نادێ لەبەر گوڵ گوڵزاری زۆرە ئیمە گوڵ گوڵزاریشی هەیە ئەوجار دەمێت هەنجوینەکە هەنجوینێکی تەبیعی بێ هەنجوینێکی سروشتی خۆی بێنەوە کە بڵین دەستکرد بێت و شەکری بدەنێ شەکری نادەینێ ڕاستە باشە خاڵ عومەر بەڵێ باشە من چۆن هەنگوینی ئەسڵ و عادل یەکەمەوە والله هەنجوین و ئەسڵ و عادی دەکەویتە سەر شخصەکەی ئیوا هەیە حەش عازری فێڵ و شتیوا دەکات دێنێ شەکری بۆ دادەنێت و دەڵێ کاکە وڵا حەسڵیە ئەوە حەسڵی نییە ئەوە شانەکەشی هەر بۆ خۆی دروست دەکات هەنجوینەکەشی هەر بۆ خۆی دروست دەکات بەس ئەو کۆلکە زەراعانە دەرەمێوە دەیێنن بۆی بە شانەکانەوە دادەنێن و بەماوەی هەفتێکی دەتوانانی شانەکەی تەواو کات ڕای دێکێکی کەلوەکانی کە ڕای کێشانە لە زێر شکرای بۆ دانێن پڕی دەکات ئەمە ئەوە بۆی هەیە بە مانجێکی کیلۆ هەنجوینێکی دروست بۆ دروست ناکرێت لەبەرەوەی دەبێت شانەکەش دروستکە بەڵێ دەبێت شانەکەش دروستکات هەنجوینەکەش دروستکە ئەمە ئی زەراحی وان نیە ئی زەراعی تۆ دەتوانی شانەی مێوی بۆ دادنەی دەتوانین شەکری بۆ دادنێن بە هەفتێکی دەتوانین 3 کیلۆ 4 کیلۆ هەنجوین دروست ئەو فلتەری دەدەیت باشە باشتەکەت پێ بڵم خاڵ عومەر مەسەلەن هەنجوینی مەسەلەن ئێو تەختەی خۆشیانی خەڵێفی والله خەڵێفەکان ئەو واستە بەوەی کە خەلەفەکە جوانتریشە بڵێن ئەگە دەیێنە دەرێ بازنەیە وەکو دەوری وا دەهێنێ دەرێ بەڵێ ئەوە دەبێت لە تلت بکرێن ئەوانە شانەکە درێژەکی دەردەچن تۆ دەیشتێنی دەگەڵ دەرکردنی ئەمایە و خەڵێفانە بۆ خۆی ڕاست بە تەبیعی پارچێ ئەوەن دەدێتە دەرێت چیلۆی هەیە چیلو چارەکە ئاوا دەردەچن باشە شتێکی دیکەم دەڵێن دەعباکەی مێشێ دەخوا چ دەعبا ئەو مێشخۆرکەی پێ دەڵێن مێشخۆرکەی تەیرە تەیرێکە بە حەوا بەهاران پەیدا دەبێت لەگەڵ پاییزان خاستن بەهاران کاتی پورەی یەکجار زۆرە لەو منتقەیمە ئەو زۆرە زۆریشی ئەی تەکبیری چییە وڵا جاهیز تەکبیری نییە تۆ داعباکی دەکوژی بۆ مێشەکەت ئەویش هەرگونا مێشەکە سەرگوناعەکە دەخورێ ما پیا دەوێت پەڕۆیەک شتێکیان باڵداوەسییان بۆیان لە شتێک ڕایکیش بۆی دوورکەونەوە لە منتەقەکەت و تەواو پەیدانە بۆ ئێستا پەیدا نەبووە بەس لێرە بەدوا پەیدا دەبێت وڵای احتیمالی هەیە لە مانجی چوار لە ئاخری مانجی چوار پەیدا دەبێت مەسەلەن خۆراکی هەرەهۆی یان شتی کەش دەخوات شتی دیش دەخوا هەموو شتێک دەخوات بەدیا بە مێشەکەی نەخوا وڵی مێشەکەی دەخوا ژەنگە سوورەی دەخوا زەرگەتەی دەخوا وڵی وانێکی لەسەر ئەو مێشانێ وڵی ژیان لەسەر مێشانەیە لەخوا بەزیاد بێ بوو دەورە پیاوی پێشیان ئیدارە دەکات سواس دەکەم چاوت ماز دەکەم هەیە قالبی ساقنیە لەخوای بە زیاد بێت خوای گەورە دەکەی مادام ئەتو شکری و بەقەناعەتی لەخوای لەخوای من بەجێت دەڵم کاڵ حتا لەکنت بمەڕستنا قوربانی چاوت ماش دەکەم چاوان دەزانی ئەمە کاک محمودی مختارن زۆر عەزیەت داوە هەتا چەندی ڕازی تا چەندی ڕازی وەکو براکی خۆم ئای هاوای مەسەلەن ئێستاکە خۆ هەڵبژێری هەڵی دەبژێتەوە بەو دوو چاوان ئای دەبێت أي رو سلام عليكم مالك يا غريبي
سلام عليكم. عليك السلام ورحمة الله. جاب باش يسامر كوليران في ودميان بين قرنا والله كوليران شاطر. سلام عليكم. شلون تاكم بيوم زرتن؟ وعزو شلون؟ دي باشا مالو فراني بيرم. ما دام دستو بكوليران كنت ندبوا قدارو كنت باموا. دست نسوتي. وعزو شلون؟ سلبي ما كسر كسر شكري خان شوني أحوالك شلون باش وەکاکی خۆیە جا خۆشەویستان ئەزیزانەوە بۆ خۆ دەزانن ئەمن لێ وەرگرە لێ بزانە چۆن دروست دەکرێت چاوم لێکرد کوازەیتەکە سەرت لە قوڕێ نادە شتیشی ناوێ تخوا بەڕاستە جاوە بەکری خۆن هیواتی ئەو کولێرەکەن چاوت لێیە چۆنە ئیوا چۆنە ئێوە عزوو چۆنە باشەوە دەمێنەوە لێرەیانەوە تا هەڕۆ ڕاتوە نیوڕۆ چ لێ نابوو گۆشت و برنج و لێ نابوو تێشت و گۆشتی شوێ کێ لاو لێ نابوو تخوا بەڕاستە وەڵای جا باشە باش هەر کولێرەکە و خواردمان چاتر نەبوو بۆ ئێوارێ یانێمە ئێوارە لیرەین بڵێ ها وێیدە بابی بابە چۆنە باشەوە بەڕاستە ئەو سەفەرەم تەماشاکە ئەو سەفەرەی دێوانێکە ئەوە نەدەکراتەن دوورەکەی دەگەورەتر بێ بەرێوەڵا بەڵام ئیدەواش حەیبیان نییە حەیبی نێنی ماڵ و خەرانە بێ ڕەشکەش و دەگەڵ کردووە شمڵی و جا خۆشەویستان ئەزیزانەوە ئەوە کوا چاوسوو باشە و دەت و دەوڵام ڕاتەسوی تۆ ڕەوی ماڵت خێرانە بێرێ وەڵا ها یانەوە تا ئاوت لە زاریدە بۆ کولێرات قەستەم بەخوا شتەکە توێ نادەم لە زاری باخنی ئەوە ناکا خۆت لێ خۆش کرد بێت ئەوە میمانێکی زۆرن هاتوون تێگەیشتی لە من پێم ئایدە قەڵازێ هەمووی هاتوو 15-20 نەفرن داوای کولێران دەکەن ئەرێ ماستەکە وێناوە تخوا بەڕاستە ماسیگامیش ئیمانگا سووریا بەخوای پێم خۆشە ئەدێ و پورەشەم نەماوە ئای هەزار ڕەحمەتی لێبێ جا پورەشەم مانگای دۆشی با هەر خۆش بوو تەماشایکەی ئەرێ وەڵا وەرەوە ئێرە بەخوا ئیوا بڕوا بۆ خۆ لێ دەکەمەوە وەعزوو چۆنە تخوا وەڵای پێم خۆشە سوورە گۆڵە توش لێرەی داهڕۆ لێ دەنا دەکەوێتە تەندورێ ئیشەکە بە زەحمەت نییە زۆر باشەوە تا دێنەوە ئێرە کولێران دەکەن هەرەوە ئەو ڕۆیە ئەدێت و مەسەلەن ئیشەکەی تووسە بۆچی مەسەلەن ئەو ئەمن هەویری دەشێن و هەم گوتکان دەگرم و پانی ئەرە شیر ڕگەڵداوە شیر بەڵێ خوا بەڕاستە ئەوە چێ زیاتر کولێرەی پێخۆشن وانەتی نێویچە ئەو فڕۆکەیە هۆی نچە غەریبی سیڤەری سیڤەرۆکەی عینی دەڵی دەبەری کوڕمە چاوی یاخوا دەبەرە و سمێڵانەتم عینی دەڵی مەمی ئالانە جاوە ماشەڵای لێبێ ئێستا ئەوە جلی ڕازی لە بەرنام بیژان بخوا دەوی کە گەرنەی ڕادیان چاوی لێکە چاپ خۆشنی لە بۆ نەهێناوە تخوا لە بۆ وەڵای منداڵە دادەی 12 ساڵە ئەجا خۆ 12 دای ئیوا دای بەشەقێنە حوڵە ئایاوە تخوا عوڵانیا ئای دەبەر بابەتم عوڵە چاشی وێکەوت جا باشە دێ شتەکەم لە بۆ ناڵێن بیرە وەریەکی خۆش مەسەلەن لەسەر تەندورێ مەسەلەن ئیواهای دەستی سوتابەیان مەسەلەن خۆیزار هەموو لا دەبن ئەو بە زۆری جاری چی بەکاردێن بەڕوون مازووشی هەی وەڵا مازوو بێ بەڕوو بێ هەر کام یەکان بێ بەس جا خۆشەویستانە زیزان ئەها چاو ئەوە کولێرەنە جا ناسکو چاو دێ چۆنە وەڵڵاهی ئەوە ناعەوە بەکری خۆن بیگاتێ ئی هێندەی پارە پێ دەدا بان کولێران بەخوای بە تام و خۆشت چاوی لێکە خزبینە ئەها مامەتا دەی وەڵڵا تامی جا تامێ گۆشتی دەدەن با بە عەوڵا پێت ناخۆشە ئەهوانت دەرخوادن جا باشە بەڕاستی بە لە زەندخان دەبینەوە دەبینەوە بۆ ماڵێ خۆش نینە بەو خوای من قەدیم ئەم کولێرم خوارد هەر تامە هەیە ونە بۆ جاوە بە ڕۆنەکەرەی ڕۆنی کوردەواری چەوریانکی بیان خۆی بەلەزەکە خوا بەڕاستە لێی دەزانی مامەستاتوش پێم خۆشە جا باشە شتێکی دیکە هەوە هەبووە مەسەلەن بە ئاردیوانێکی کرابەی نیمی چییە ئادی ساواریش دەبێتێ بە ساواری ناسەترەونە بۆ مامەستا سوب جا بچۆ لای دەبەرەوەی توان کولێران ناڵی وا بڕوا دەبەرت بر مامەستا وەعزوو چۆنە جا باشە باش
بەڵێ ماسیمان گازەر دەی بخۆ خۆشە جێدە بۆ نانن دەبڕۆ غاڕان دوێنەوەی ماستەی دەی وەرە منۆ خان وەرە وەڵڵای پێ راش نەفاتم بەخێر یا ڕێی بەخێری سەر چاوی من چاوت لێە هەر چاوت لێە لێە هەر دەفریاد لێ هەر مەڵێخە تخوا بەرەسە ئایدە لە بۆ ڕناوەستی وەرە وەرەێرە وەرە ئای ڕەبی دەست و چاوت خۆش بێ نەسووتەی وەرە لای و لای یا ڕەبی بەخێرەی وعزت چۆنە ئەدە کوا هەویرەکە والله هەویرەکە تازە شیلامان ئەرۆڵە شیلان ئەدێ مەکەنی دەست بە کولێ ماڵەمام ئەوڵای دەستیان پێ کردووە ئەمەش دەستمان پێ دەبێ نەبێنە کولێرەکەمێ دەقاردا خۆشەویستانە تا لێر بین کولیران ناڵین مامۆستا با هەستی باسی الله یا ئەڵڵا جبنا وما شركم دبارات مسلم وبالبسطوي في خوشان شبيكم مايرون اجيز بوشينا يا حبيبي بربادم كما شايفكم درب شياني شيرين اماني في مرقدنا بيه باش مستوى الشبكة ايوه الشبكة شوني هذا كريبا كتكي والله هيزا عاوة باشا توركي بو نعكري كرة مازال ليرة شلون ما جعلتني؟ عارف اخوي والله بيم خوشه ما جعلتني لا مثلا سعيدك عارف والله ما بيم خوشه هذا هو كوام علي والله سؤال الغامة قريته شبكة الغامة قريته لا شوي لا هوي كرة دبني دار تقي دبني دار ربي مالت خرانة بيري والله كرة دقي دستي كرة دستي كي مالت خرانة كرة ما ترسى كرة دار إشارة زمان ليه ودور كوالي لا غمتنا بيناه وزور ما قلت له كرة بحزاران الغامي اللون عنا ما قلت له براستها والله يعني شارع زاي بلا إذا بونا ربي مالت خرانة بيري والله أو الغامي إيطالي بيدلين أو شخصية أو بزوري بودوري الغامي دبابي عند أنا أبون سيد أنا الغامي دبابي أليريا يك أليريا نيكليران يك وق حرس شابا من بتناسي أنا مجاري بله بيناسي ورا أو الغمدان دراوا يك دقة دسكاري مكا أو الغمدان دراوا بله باخۆشەویستان بیبینن ئەوە ئەڵغەمە وەختی خۆی زمانی دەستکاریمەکە جارێک تاڵێرەمە لێ مەترسە حکوومەتی بەحس سەددام حوسێنی گۆڕ بە گۆڕ ئەو کوردستانی هەموو کردۆتە ئەڵغەم مام حەلیش لە ساڵەکانەوە لە نەوەتەکانەوە ئەڵغەم وشتیوا هەڵدەگریتەوەکو خۆ بەخش تێگەشتی لە من ئێستا من لە گونی پیان ڕاگەان وتیان مام حەلی وتم مام حەلی لەکوێیە وتیان وڵات چوە ئەڵغەمان هەڵگریتەوە جام بزانم ئەوە عەرزی زانی بە سعات کە مەم وەختی خۆگەم پێشمەرگە بووین هاتنی لە ڕازان مەخەردانا مەجموعەی ئەلێرەکانە کە پشتیوان کردبوو لێ ڕاگە هاتین ئەلێرە دەشتێکی لێ بۆ ئێستاوا کردوان دەشتی یاری وشتیوا پڕ لە ئەڵغام بوو بارەکەەوە بۆ خاتری بارەکەەوە کولەشی لێبوون هەموو پاکردەوە هەموو هەڵگرتنەوە ئەو جەلەکەن عەرزە هەبوون لە سەربەسی عیبنی بە چێڵگەشتیوا بوون هەستاین عەرزێکی خاڵ محەممەدی بەریناکە زۆر جێ 6 تەنە گەن بوو خەرن کردەوە هەموو ئەڵغامی دەوا هەموو نەوەکانی تێدا بوون لەسەر بەسێ وەختێکی عەسەنی عوڵاگەورەی هەبوو عەسەنی عوڵاگەورەی ئەندام کۆمیتەی قەڵازێ بوو هادووی کاکە وەڵڵای تو ئەوە چ دەکەی گوتی تو لە زیادێ ماویەوە گوتمەوە وەکێکە دەستخۆشیم لێ بکەن ئەوەم پێ دەڵێن ئەو هینە دایرەی ئەڵغامەڵگرنە هات هەموو عەرزەکەشیان تێکدان هەموو نێوان سێوانیان بەزانن بە هۆی بە حوکمێ حەفارەوە شۆفڵەوانەوە بەڕاستیت پێ بڵێم لە زەڕێنێ پیانەدان بە عەرزەکان جەبا مشتێکت بات فەرموو بەس بزانم ئەڵغەم هەڵگرتنەوە لەکوێ فێر بووی والله ئەمە بە تایبەتی دەورێکی سەرعین کرد خدری محمود جافی هەبوو ڕەحمەتی لێ بنەماوە ئەو کاتی پێشمەرگە بووی بڵێ لەو کاتێ دەورەم دیوە عیب نەبێ دەچوین بۆ دەشتی دەگەنایەوە بۆ مەتیقەی سەربەستێ جارێکی لەگەڵ خدری محمود جافی ڕەحمەتی لێ بن ئەلێرەکانە بەیڤا هاتین بەنجی خەڵکی دەکە دەیگوت وەرە ئەڵغامان لەگەڵ ساردا ئیڤار هاوێن برادەرێکە لێ گوتی وەڵڵاهی ئەوە بێت لە هینێ ئیشێ بۆ ناکەم گوتم بۆ چۆن دەناسیەوەی گوتی وەڵڵای کوڵاوەکەی قوتە ئێستا یادماوە کاغەبەری شەخصەت ئەڵغامن لە دەشت سەربەست هەڵگرتەوە یا دەبابێ بابێمەوە سەر دەبابێ بزانم چەند جۆرە ئەڵغەم هەیە
طبعا نوعي زور الغام الغامي زور الغامي شخصي هي سجور يعني او زرك لبن زلامي دا يكسر لاقي فريده زور خالتي زور بيش كوجا في مردوا بس لاقي بي شكل لاقي ضد تشيني شو اصلا جي خشتي ببروا يكسر لاقي دارك لاقي فريده او زل برنس كيشي زورن الغامي دابا نوعيه سنوع هي ل 5 كيلو راه 5 كيلو هي 5 كيلو كاي دود دستي بيويا يقي جناوي زوري ليبو بس يدرس يصل بس همي الغامي دبابي الروسي بو قبركان راستا يسي كيلو بزوري 6 كيلو يبون بس يلاقي جناوي 5 كيلو يبون دا براسيت بيبرم اما دسن لنا باراسون دا علو تشو شفاران اخو سنه دير والله بخواي روش ابو سيون بقولي عظمتي خوي عوسته حفتاد انا ملقته بيك روجي هر نبراوا اقاتم بي بي سم بي بوا لق سوران يبون بربرم كر ولا كبسو لقينا اري خواد زاني باش اوكاتي مثلا هلط قرتونوا كبسوله كدريناو درمهنا هذه اوكاني كتسليك اوي ديكا زرديني بوغا كبسوله كذا سلام ناطقي نا والله هرب حوتوهاش تم بكود هذا انا كبسوله كمال قرتنو أبيدي كان فريدان جاوا حلقة نواشي زور كاري خد الرابش تجاري دبي لي بزان أنا ليب كم زعلوا كردي بيد الله بس بزانم أنتو تاس أول غماني حلقة قرتونوا حكمة بيزاني ودس خوشي تلبكا نو والله جا دس خوشي نعلم هاتن تيميك أو برادر هاتن بو سلم كده عرض كان قلتي وجه دس خوشي ملي كان قلتي تولا زيادة ما بيو تمام بوخن باكد إنه بيسناكا هيج دس جاجي الغام حلقة نوي بيتسعر راستا خو خير جا هموش أنا تكلم سباس الدكم أونديك هلط قرت أنا هرد دانك هلط والله جا بحقد ما هرب بخو بخشين يشكر وبراسي إن شاء الله خوي جور بخير يقول سباس بتمام جا من بجد يلم بس تزاني شو نادس كارينك بزانم خوش بيسان عزيزام بزانم ألغم هلقرت نوا مام علي وقت خوي شوني هلقرتوا نوا والله جا وش لي بزاني دبي لي بزاني أعجات برد من مراوس تجاري من بجد يلم جا هلقروا بس إن شاء الله يشد لنا أما تزاني غمد نبي شارع الحاني شرقنجم حلي الله دي ما تنسى هذا بيع أواي تاودي أوا لا سيلاني بيجري بهيج ولا كذا نابي ذا سيلير زنا جنازم بيبي ولا شيء جزرة كم ده تقي ترى كيف ببنيوا إيوه ترى جبال ده يكسر أوا ده كيوا إيوه أوا ترى كم هو قلت أوا الله ركني حظك كني فريدا نعمر قولاني ويمرجينا أو يقرادتني كانيري عرق لا حاوني يدد كتك تقدينك وانار ترضى كان خالي ميري دل الناجيب حتى والله يا ريملن بعملن باكري شبيكم معروني ينفوتينا يا خانه ان شاء الله شفت لنا شو استابوي واي وش عبد الرحمن يا والله بالله خومان اذا بيني دشت وكاك والله وقتي خوي دام بيرنا بوي سيدي خوينا دام هر سيدي قامش يعني كاكا استابو من دابو شيري حكومتي قورده بن ها من دابو استابو شيري حكومتي قورده بن اي كاكا سلام عليكم تخواتوا دع من علي رادس فينا السلام عليكم تخواتوني عليكم واي وصلتوا شنو سلام اول سبوت يهل شو من دار السلام عليكم يا عبد الرحمن من ابو تخواتون ساكن بيمسك تخوات جماعه الرحمن جماعه الرحمن وريرا حسن وريرا خان دابا سركت شيكات بيبي وعزو شنو ساكن بيمزر خبر خير بين خوش حال وعزو شنو باشا شربي لام ده همو مالا كسله مالا وقتين همو مالا وسع عبد الرحمن يا خبر خير بين تخوابر اول تدخل شوف سيريا شاوت ليه او ميو جاوت كداويز او شتا تازه شي جاجي بينا بيش ولا بيش لا ما وتشوت باش يساوي شي هاي لا باش اخوي جا نهشتوا لا اخوات
جامكتم آجادي هروايا كتما من داين دا ربي مالو خيرانه بيري والله شاوي لك والله تقصتي داني اول شيء دي اوي هموي اشكنيه هموي اشكنيه اي دبرت مريم او هموي اخواني خومان او يعني ميوزكا او هموي بالا هموي انا والله وصعب غير برتقاله كان نبي هموي برتقاله يباغي خومان كره برتقاله كشين اخواني شاطر والله راس وصع عبد الرحمن تخوان والله سباس الدك والله زور رنجيني شفتان شي دوارج بس دكاتره والله ان شاء الله حالة شلون تقسمت الدم والله زور باش بلام قليم لتوها بهر جارك ما بسرناك خبراسي تو دبو تاس لا قد دوز اسي زاد بسر كرباينا والله مجيقي لي والله زيقي لي زكاك نخوض خزمي خود هذا والله لا خزمته زا والله خزمي زاوز البزياتيش تازا والله ان شاء الله هو الرحمن او سفري بماله من دار ان شاء الله ان شاء الله ان شاء الله والله حرم مجالك برخص ان شاء الله شاي محمود يا شاي محمود الرسام محمودي كيو خا عبلاي ماشي محمودي خود اي هوا دلن شاي ايش دلن شاي والله شاي والله زاد زاني شلون امن وين بيستوا دلن خاشي يشكني دلن بفيتو بركتها بالله ما ساقسي خومان بي اسا كارجيران لدي وتوا لو شو والله ود خريكن هني كان خريكن عليقن بس بين زازا وقرتوا ما مستاشتكي بيراكا عندك بالله تمام مش والله لانيه وابي وانبي بالله ما قصيتو بالله ما مستاش بذاتي خوي براستي بوم زاني صعوبات لا والله صعوبتني انا صعوبتني بزديا او برنامج كان وارد انا شو بسير كده خوشا يقول ما دي مقلاديش رازك بالله ما فحص ما كروا ما ديشي باش تيدا كان جيكا دو عفاره و دو شوفلی شیلی رکن و با هم یادن زاده برایش ان شاء الله سرمایه‌ای زوری دبی با گنده کم. فهم خوشا. جزای حکومت عراق و حکومت هرمی کردستان شما گفت. باش تکوپی بله. باش او وقت خالصی گونی ریپیدا و نوعی شيء. والله إذا حكومة ريبيدا ولا مش حكومة ريبيدا. أما نجا قايل نبع حكومة صدق. آخر لو أنا زرنا كين. لو أنا زرنا كين. بله. قولي عشان حتى لصقتي شاكي تدا. بله. خواب زيادة. آخر والله. حتى دي أشكال دستيان هروا بس الجيوة هذا لنفرد والله إن بيب خوشة بقول أشكال اشتكيش بيبلا من دالبوم علي عسكري تبلغي كردين أجر بيديد بو دي كينا بشوانش تنش جو حيواني أو روشي لسرباني مزجود يكوني بيكدين دفتري شي جوري هنا إما يكم ديبوين لبش داري أجر هيس كلاك الناس وده برامج الحكومة بردمي شورش أما يكم بوين جناو دوهم بو أو ببيد من دالش بوزور أو هرب ببرما والله تقريبا صالي حفتها كان وبس نازم والله تقريبا أرى والله بالله أرى والله حفتها وش شو أنا أبو بالله أما كم دي بجدري أبوين أجهز سكالا كنا سوى بردم شورش أرى والله باشا من دم يسبين وسر زراعة بالله أتو زاتر تشان مثلا والله زمان وسادا باغ كمان أو باغ كمان حم مش تيجي تدا هسا كاس خرمالو نساندو خرمالو يكم زار أمن ساندو ما أوصل ما شاء الله أون يقربوا خلق بسري داتا سري بزات خو خرمال خزمنا دا رسمي دا والله رازور جوانا أرى والله راسك والله راسك أتو زاتر بتشي وسرقالي لقندي والله زاخ وخد زاني إشي باغي جوانا بميوبرني ببرباسي بداشني بساني بهم نوع كان إني مشغولي. باشا مثلا قديم وقت مثلا يستوى ديشيدي. يستوى أسانتني زور زعما وصل سيرك أما الزاد حد تشبيه النبي الزاد كرين أو راقرتوا سين بيخرجوا بيدينين. زور بالله زور. دبو زاران ما عنده بلان بلي خوش بو. بخواي بروارك ما خلق زاران ما عنده بلان بلي لسه خوش تربو. يعني عنده مشغول نبو. ما عنده جان عنده بزحمة نبو كاتي. نخوشش كم تربو بالله. جاني وقت زاران. بزحمة نبو. برازيل جان زاران بزحمة نبو. كابرا خميس يبو خميس ميتا تا بهار دي هي بي اتفاقي بمالتكي هي بي ليبولا مشكله كاين نبو بخواي جابرين شهر نبو خزمينا قناعتهم بيبكن ساوار هبو ترخينا هبو نخوشش كم والله راس زور راس والله زور راس والله فين خوش جا خوش بيسانه زانوا اوشتا شوشرانه همو لخون يعني لقوندكي خونه باغي خونه او هنجيله ناوي تسجاري قد تويتوا ميوش نازاني نتشنى شيرنا يا ربي رحمتك زور سباس وين ابو كاكا زور سباس دا خوش ويسانه ما ميجان دخوين جاري غوراني شي حسن زيدك خوشن بو هلا سري باشك جيان شاوي من دي يلا دي خوش غوراني جامتنا ريواسن والله كستان يقرادتنين وانا وشاو عرق لو حاني ددك تقدي ونكوار ترضى كان ثاني كوشاو
بباري زحمات نبي ومن بودنا مرام ومرادنا جيح وشرام شبيكم مارون يجيز بوشينا يا وبيبيني بربادن طعم الشايكاب درب شجاني شيلين ايوه يا ربي مرقدنا بينا سيبي خذوا جوان وقاش فيتامين أتابلات سيوكم أجوما وكيلي ناكما بساقو تاني ناكم بغاز ديهم كم بغاز ديهم عم بخيراتي أي ميوان أي خوشويستي يمان رازت خرايا سرچاوان شديد بومان نايا بۆ پێشوازیت ئەواستی چەپکە گوڵەیە ئەباستی دڵمان پێت کرایەوە ڕوومان پێت گەشایەوە دیسان دڵی خۆشاتی تۆ بۆ ئێمە خەڵات مامۆستا ئای مەجلیس و گەرم سەلام عەلەیکم باشە دەکوێ ڕابێم کاکە وەرەوە تامۆتە خوا ماچەکەم لێ ناکا زاوا بێ دەبەرت برم با ئاوا وای بێم بۆ خۆ دەزان سێ بە چوارم مامۆستا چۆنی مامۆستا تۆ چۆنی مامۆستا ماچێکشم لێ اللهم صل على سيدي ماما گوڵ چۆنی ئەحواڵتان چۆنە بۆم هەیە دانیشم یاڵڵا تو خوا چۆنی بێم زۆرەتن مامۆستا تو چۆنی جا دەڵێن زاوا خۆشەویست زاوا ینی زاوا زێڕینە تو خوا لە زێڕی زێرترە وەیان وڵڵاهی پێم خۆشە زاواشە قەڵازەیە بەڵێ ئارە وەڵا وڵڵاهی پێم خۆشە مامۆستا حاڵەت چۆنە وەڵا باشم زەنا چۆنن دەنگ و باستان خەبەریاندا چیان مامۆستا قەدیم لێرە بەرپرسی شانۆشتی وا بووە وەڵاهی جا بوومە گێرە بزانم ساڵی چەند و یەکێکانی قوتابخانەکان بەشداریم کردووە لە کۆتایی هەشتاکانیش چەندین شانۆگەریمان کرد بەڵام بە حکمەوەی کە ئەو کاتی ماڵمان لە وردوگاکانی بازیان و لە تۆسووران بوو ڕاگوێزراین بۆ بازیان چەند شانۆگەریەکەمان کرد دواتر لە بازیانیش دووسێ شانۆگەریکەمان کرد دووبارە بەهۆی نەوەتویەک و ئانۆکە شۆڕشی کورد لەخوا بەزار بێسەری گرت و ڕاپەڕین بەرپا بوو حکوومەتی هەرێم دروست بوو جارێکی دەستمان کردەوە بە شانۆ و دواتر گەڕاینەوە ئێم وەکو خۆم نەهاتمەوە ناو گوندەکەی ماڵمان لە قەڵازێ بەجەما بەڵام لە ناو گوندەکەش لە نەوەتەکان دووبارە تیپی شانۆ دروست بووە کە چەندین چالاکییان کرد خۆشبەختانە هەمویان کوڕی باش کچی باش لەخوا بەزات بێ هەمویان نیسانی باش بوون ئێستاش ئەگەر دەرفەت هەبێت و کە گونجێ جارێکی تر شانۆکەمان تیپی شانۆکە زیندوی دەکەینەوە و کار و چالشکە ئەنجام دەدەین پێم خۆشە مامۆستا ساڵی چەند نەوتی پێشانەوە دامەزراوە لە گوندەکەتان ئەوە دوای ئاوادانکردنەوەی کوردستان بوو دوای ئەوە ڕاپەڕین بوو لە 93 بەولاوە یعنی لە 4 پێ بەڵێ تیپی شانۆی ئەشکەنە بوو بەڵێ وەڵا جا چەند عەدەدەکەی بڵێن دیاری کراوە نەبوو کراوە بوو بڵێن چەند کوڕیان کەس بیتوانێت بە بەشداری بکەن توانای ئەوەی هەبایە کاری هونەری بکات دەیتوانی بەشدار بێ کستان لەگەڵ بوو بەڵێ یعنی بۆ کچی زەحمەت نەبوو دنیا پێشکەوتوو نەبوو بەڵێ بەس گوندی ئەشکەنە وە خەڵکی ئەشکەنە کەسانێکی شکل لەخوا بەزات هەمویان نیسانی باشن هەمویان سانی کراون بە کوڕکچیان و مەجای ئەوەی تێدا هەیە لەگەڵ کچەکانیان لەگەڵ خێزانەکانیان زۆر باشن لەخوا بەزیاد بێ هەمویان هاوکارن تەبان ڕێگری ناکەن لە کاری هونەری و چالاکیەکان لە هیچ بارێکدا تا ئێستا نەکۆڵی نەکراوە و ناشکرێ ڕاستە لەخوا بەزیاد بە قوربانت دەبم مامۆستا باشە ئێستا تو هاتیۆ ئەشکەنەی نیشتەجێیانەوە جومحان دێەوە وەڵامێن زیاتر هاوینان دێم هەموو جومعێکیش دێمە ینی وەڵام مەگەر جەوەکە بەفر و باران و سار بێ نەتوانی دەنا هەموو هەفتەیەک خۆمان دەگۆڕین و دێین بۆ خۆمان لێرە هەم گەشتێکیش دەکەین هەم ئەگەر تااقەتشمان هەبێت تۆزە خزمەتی ئەو نەمامانکەین کە چاندومان وای ڕاستە مامۆستا بابێمە لای جەناب بەڵێ ئێرە مەکتەبێکی لێیە دەرسی تێ ناگوترێتەوە بوو مەسەلە چیە دەرسنی تێنا ناگوترێتەوە هەر وەڵام مەسەلە ئەوەیە کە هەموو پێداویستیەک و هەموو هینێکی تێدا نییە لە گوندەکە خەڵک بتوانێت لێرە هاوی نوزستان بحەوێتەوە ئەگەر هەموو شتێکی بۆ دروست کرابە هەموو شتی ئامادەکاری هەموو شتێکی بۆ کرابایە هەر خەڵکی گوندەکە بەشی خۆی ئەوەندە مامۆستا هەیە کە بێ لێرە بدەرز بڵێتەوە بەڵام سیر دەکەی هەموو شتێکی مەزبوط نییە کارەبایەکانی مەزبوط نییە هەموو مەشروعی ئەو ئەو شتانی زۆر بەباشی جێبەجێ نەکراوە ئەگەر ئەو شتانە نەبێت ئینسان چ بکە ینی هاوی نوزستان لێرە
دەنا ئەگەر ئەوە لێرە بە هەر گوندەکە بۆ خۆی مامۆستای زۆرە دایانتوانی هەر لێرە زیاتریش هەتا قۆناغی ئامادەیشیان کردبایەوە ڕاستەوە ئارەوەڵا خۆش مامۆستا سەرت خۆش بابینێنەی خوشکە جوانەکەم تا چەند ئەسپی گوندەکەتانی والله تا بڵی زۆر طبعا دۆستاتی تێ لەگەڵ ئاژەڵوشتیوە ئاژەڵ و شت والله باش خراپ نا والله خراپ زۆر خراپ شیری چاک دەکوێنیەوە نا والله دوورە لە ڕاست نەخن خاڵ ئەحمەدی کاکە لەن بەرموشان ڕا پرۆفیسور و میمانی هەر پێمەوە دیارە چه خواردنێکی گوندیت پێخۆشە خواردنی گوندی تاوان زۆربەی خۆشە بەس حالە ناتوان بڵم ئەسەر ئەوە خۆشیان ئەوە خۆشن بەعام خۆشن هەمووی دۆکڵی بەزڕپی سۆدا دۆکڵەوەکە خۆشنێ ئەوەی ئەوەی خۆشنێ ئاخواردومە تەوان ئارۆڵە ئەی مامۆستا چی بۆ عازر کردی مەسەلەن بۆ نیوڕۆ مامۆستا بۆ نیۆڕێ شتی خۆشمان پیاپراخە و بریانیە و کفتەی تێدەکەی ئارۆڵە ناکە هەموو جمعان بێ لەبەرە خواردن نانە هەموو جمعەش نا بەس زوو دین خواردنەکان خۆشن یاڕەبی بەخێری جەنابەت خەڵکیش قەڵازەی ناو قەڵازەی ئەسڵ بەڵێ بەڵێ سپاس والله جاواکە گوێزاری پێ خۆشە جەنابەت لە چ بوارێکی ئیش دەکە یا مەسەلەن کارمەندی تەندروستیم ماوەن تۆ بین بەڵێ بەڵێ چاوت لێیە ئەمە گوتم بابام عەسەنی بەرین شریقەی لێدا بابی بین شریقەی لێدا دەرگوت دختەرن دەخۆی ئەو لەبەر چەنگانە فتانێ نابێ فتانێ نابێ لە چ بەشێکی وەڵا هەرێ شیکاری نەخۆشەکانم مختبەر ئەدێ دەستی خەسووت چی بەتامە مەسەلەن لە خواردنی وەڵا جا هەموو شتەکانی خۆشە هەموو شتەکانی یارە وەڵا جا بەتایکید وەڵا هەموو خواردنەکانی زۆر بەتام زۆر بە لەزەتن ئارە وەڵا دەستاوی خۆشە زۆر زۆر وەڵا جا زۆر جاف خەسوو خەزۆر دا کوبابی دووەم فەرقی چییە هیچ فەرقیان نییە بۆ من لە چ بوارێکیش دەکەی وەڵام من مامۆستام مامۆستای زۆر مامۆستایش مامۆستای زانستم مامۆستای زانستی تا چەند لە تەلەبەکان ڕازی تا چەند زیرەکەن تا چەند سەعیە دەکەن تا چەند مەسەلەن لەگەڵیان ماندووی وەڵایی وەکو ماندووبوون زۆر لەگەڵیان ماندووی وایە بۆی ئەوەی کە لەسەر شانمانە پێشکەشیان بکەین وەکو مامۆستا بەڵێ وەڵا لێشان ڕازیم زیرەکەن سەعیدەکەن هەست ناکەی ئەو تەکنەلۆژیای ئێستا پەیدا بۆ قورسە بەرەوەڵا ئەمە تێی ناگەم ئەرەوەڵا ئێستا قورسە وایە وەڵا دەرسەکان قورسترن هەمیشە قەڵازەییمە لە مەکتەبی ئاسۆس دەمکرد مامۆستا ڕەحیمەکرد هەب قەناعەتم پێ بکە هەفتێکی لەسەر یەک دەرسی دەڕۆی جا خوێنی ئەوی حمەدی قەناعەتم پێ بکە ئێستا هێندی دوو مامۆستایان دەزانێت بێڕێزی نییە ئەما دەڵێن دەزانێت وەنە بۆ کاکە خوێندی مەلی خوێندن بوو بۆ دەبەرەوەی تەکنەلۆژیا کەمتر بوو کاکە سەعات 11 تەلەڤیزیۆن دەکوژاوە نانانە دەکەستە ئێستا هەموو دەمێت تەلەڤیزیۆن هەیە ئەوە ئەو شتێک چی پێ دەڵێ مامۆستا لەکوێ دەرسی دەڵێەوە لە سپێرۆ سپێرۆ بەڵێ پێ دەچێ ماست توشتی باشت ناوەڵاوەشتانە نیە نانا بکڕی بکڕی ئێستا بۆ دێنە بۆ دێنێ بکڕی وەڵای مامۆستاکان دەکڕن دەڵێن ماستەکەی خۆشە پەنیرەکەی خۆشە بەس تا ئێستا منم کڕیەوە تا چەند تەلەبەکان ئاستی زیرێکیان چۆنە تەلەبەکان زۆر باشە زۆر ئارەوەڵا زۆر باشە خەڵکی گوندی چاترە بۆ مەسەلەن بۆ کاتی سعیکردنیان بۆ دەرسی بە چۆن تەبعاان باشترە باشترە ئارەوەڵا لەوێ زیاتر شارینی شاری تەکنەلۆژیای لێ ئەها لێرە زیاد لەناو شاری خەتی زیاتر و کارەبای زۆرتر و بەس لە گوند زیاتر تەلەبەکان سعی دەکەن کەمتر مەشغوڵ مامۆستا حکومە چەندی تو قەرزدارە وەکو مەعاش لەژماردن دێ باشە بۆ لە کارەبای خۆش نابێ باشە لە ئاوێ هەموو مەعاشەنەیە ئاخە توخواونیە یاڕەبی بۆ بگەڕێتەوە مەعاش خانم خاش ئەی ڕۆچە دیجی کەڵی تەختیتەکەشت زۆر جوانە تخواد و لەگەڵ کامە ئەوە شەرمنە بەڵام ئەوەنە دایە تۆ شتێکی خۆشم پێشکەش خێرزەنگم ناخۆشە نادەم بابەت خۆشە دەویان دایی والله هەردووکیان ئەی حافظم تا چەند والله هەردووکیان بەقەت هەموو دنیا خۆشتیان وەی حافظم جامیش کچەکەمەیە سەری قڕژینە سەری ئاوایە ئەویش باوی زۆر خۆشتە دەوێت نا من هەردووکیان بەقەت یەک ئەدێت و دەستوری کوێیە جا لە بۆ یەکێک ناسین دەخۆ دەبوو دوانە هەموو شتێکیان یەک بێ وڵایدا هەندێک شتمان وەکەکەیان دەشمانەکە یەک نییە ئاهاوە ئەتوو بزانم چ خواردنیشی دەزانی لێنێ وڵایدا من جارە منداڵم داکەم فێری نەکردم ئەتو ڕاستی باشتە دێوەکەم ڕاستی دەیجان یەکشتی فێر نەبووی هێرکە بڕۆن ئەڵای ڕەنگە زانم ئاسانە
ئای ئەوە ئەیدە وەڵام پێم خۆش کەڕۆنی بزانیتەوە وە بزانە شاخت گرتووە دەیاڵاتی مامۆستامیش دەزانی ئەو شتەی خۆی لێ کاڵاند بە وا بەڕاستە ئەو زیادە بێ مەسەلەن چۆن ناوچۆنی لێنێ ئێزانڵە ئاوی تێ دەکەی ناتورشتە ناکرێ بخۆی دەرمانی لەگەڵە خواتەخوا ئەوە ئی دەمەش بە کاتۆنیان ببینەوە دەخۆن خراپیشە ڕۆڵە دەزانم یاخە نەچی بیخۆی زۆر خۆشە پێم خۆشە بێم دەوە مامەسا بابێمەوە لای تۆ ئێستا لە چ بوارێکیشدا ئیش دەکەی مەسەلا مامۆستایەتەکەی وەڵڵای من ئیچی وێنەگریەش دەکەم لە 96ەوە دوکانی وێنەگریم هەیە بەڵام دوکانەکە بە حکمەوەی ئێستا ئیش و کار و شت کزە وێنەگریەکە بۆ خۆی بازاڕشتی نەما بەڵام وەکو حەز وەکو ئارەزوو هەر پێم خۆشە بەردام دوایەوەی کە داوام تەواو دەبێت بۆ خۆم دوانی وڕان لێ دادەنیشم وەکو سەردانی دۆست و برادەران کە بێن بۆ لامیان شوێنێکم هەبێ بۆ خۆم قەڵازێ شارێکی گسکەیە مەجای شوێنی من زیاتر حەزم لە شوێنی هونەریە ئەو شوێنانش لە قەڵازێ کە تەنها ماڵی کەلەپوری نەبێت کە لێتی لە قەڵازێ کە کار و چالەکان لێوە دەکرێن بە بەرداوامی سەردانیان دەکەم و بۆ کۆڕی شیعر و ناساندنی کتێب و بابەت هونەریەکان بۆ هەمویان دەچم جنابەت لەسەر وزارەتی ڕۆشنبیری تا ئێستا حالیان لەوێ نەماوم چەند مانگێکە خۆم نقلی سەربەزەتی ئیدارەی ئابووری کردووە ماشەڵڵا زراوت لێ دەچی ئەوەی پاتان وەرە ئۆهۆ پاتەی دە محەممەدی ئیدە قادری ئیدە حەوڵای برا ئی حەسەنی ئیمان برایمی چاوت لێکە ئۆهۆ چاو پۆستاڵەکەی هەرماون ئەوە وەختی خۆی ساقد بابە بووە چاوت لێە ئەلحانی شەرماوێتی خۆشەویستان ئەوە مدبەقە ئەوە پاش و پێمەڕی تێدان چاو قەلاشکاریان ئۆهۆ جا بابم بوو نەوتی بۆ چیا وەڵڵا چ قەلاشکاریە دێرەدا هەموو داری دەوشکن چاوت لێکە ئاهوەی تخوا گوناحنیەوە دێرەدا ئەوەی دەگەڵە خۆ دەبمەوە ئاهوەی باشە بۆ دێری هەڵاچنیوە چاوت لێکە چاو شەنەی قەدیم ئەوە ئاگات لێ بێ ئەهۆ بەخوای دێهێن نەخوای وەرە چاو ئەوە شەنەی قەدیمە عمری 100 ساڵ دەبێ ئەهۆ چاوت لێکە چاو شەنەی قەدیم ئەهۆ دەبەرێت مرم باشەوە مختاری بوو لێرەی داناوە لەگەڵە خۆی دەبم مختارە هوای ئەوە ناڵم دێرەدا خراپێ چۆنا جاکەی فێخۆتی باشە بۆ لێرێ فڕێداوە ئەوە لە پێستی فێڵێش دروست کراوە لە پێستی فێڵێ پێستی فێڵە چاوت لێکە قەت هەر نارچی چاوت لێە ئەو پێستی فێڵیە چۆنم چۆن زیرێک نیمە ئەوەدا عمری 100 ساڵ دەبێ ئەوە شەنەیە لە بۆ نۆکان بەکاراتوە ئەی چۆن ئیوەکان مەسەلەن نۆکیان بەبا کردوونە نیش کوشتیوە ئارێ وەڵا ئەوەش موبەڕیدەی خۆنە قسمی تازەیە کترە ڕەشیشی تێدا ئەرێ بۆ دەران نەشکێنم بیبلەکە هەر لێرەدا ئەو خۆشەویستان چاو 50 ساڵ دەبێ مۆری جوولەکانی هەر پێوە ئێتا مۆری جوولەکان ئەوە تا هەم وەردارە هەدێ وەڵا بەخوا هەتا لێرە بم ڕەشنا بم شتی زۆر تێدا چاوی لێکە حاڕەمانەکەی تێدا و دەرمان و شتی واشی تێدا سێڵی نانیم چاوت لێە کاتی خۆم پورەشەم ئەبێ وێنانی دەکا کامەران سەلامون عەلێکم
وامي ذكرتك دقيقة يا ذكر ايه واحدة باي بابا تبرم اوهو وقوري لي مش نجيبي واحد شونا يا اخو ما ست ولا انا داومي ولا راس واحدة برت من وين زبداني شي تخواه شوني شاكي سلامتي دور ورا با لبن قول كاور عنداني شي ورا واي با واتشبو باشا لبون علي قرمه بون علي قرمه اي هوان دور اذا ما نشدوا يا دان شو ورا انا ورا بلوكبينا ورا بنام كورا نصدر على مدامني ايش هوار وتو كورا بي هنا اير ابو خاتي بي غمبي ولا سير دانش اي رو ورا لبنام دانيشا ورا توريره ورا وني دانش بخوادي بنام دادنيش ورا بابا جيدي بيته تخواشوني ما شاء الله ضلي براين اها امشي بشوارم جنابي شترواي ونبو حالت شونا جبا شو ولا مش خريش يا كرة اور دمن كده كرة اورم لي دوا اور توي ودانيش توي ده هذا جبا حالت شونا الله يساك هذيك واتشاكا الله يستعد كل ناس شاي احمد يعني غفوريا لا جنازه مخفوض بشي بنا شي بتامتلا لا جنازه ما كلها ايه ده باشا هو داري جترت في ونانيا دي وشكل باش ساتو ولا قلازي دادني شيان مالد ليريا معلوم ليه ما معلوم دالي خوا براستا والله يمكن خوش كم من دالتن لا يكمل نيوشيا من دالي شي زي اللي يبون معمل كتو اي ربي اخوات لي نفسي نيري والله جاك الدنيا هاتي رانيا قاتشي بودي نيرم نا قاتمان بوتونا نيرم نا بو محمد اذا نيرم زوريان ادي من نيدي ما قاتشي لا والله زوريان باش جا من بجدني يلا لا مشكله يا بجد بيلم يعني مشكلة يا؟ لا مشكلة اي هوارت لمن باشا هرتو شعبي من بناوري دادنيشم ما مستان ميمان ما مسال عندي ما لقل ما قادر يجو ربي مالت خيراني بيري والله او بيدابون اوتا ما قادر فرمو ورا يا ربي بخير سلام قولت شعبات ورن برو غارده شك بينا راح خلير دادنيش غارده ما قادر فرمو ما قادر وعزت شو انا والله يقول معها خوشي ان شاء الله بيم خوشه عمرت 1000 سال والله حمدان هي لسلامتي 1000 سال زوره عندنا به بيم خوشه على سخيران بدو كم بيم وايا بتمنتري بياوي اشكني ما خوي تمنك ما بالا لما بتمتر دورها نستعمل ماون اري بخوي لي يعني حساب برادري خوت ما مثلا تمني تدابي او زيتو بي اري والله دواش ماون والله بيم خوشه ادي وان شكارن هالليره والله ذا خلشي قندا كيما حمي تبي خدي كارو كساباتي بيان دبي دكاني بيان صاري بيان بلان براتي تقول مرشي ديرك كثناجي هر هاويني مواجهاتي زوره تري هي هناري هي بلا بكذبوي نعم برنامجي وندني يخلق بيبي تبي الا كاسي بدي كلي غلبكي راسته جناب مالت ليره يعني هر هاوينان دي والله مالم لقلاط دي لقلاط اري والله هاوينان نامي مش سرتر وقندي كمان لا تري اشكني قند كمان كايني بدني بيدلين شوينێکی زۆر خۆشە زمانی دوو دیارە مەزنی لێ بوون بوان لێنەوە کاینی مەزن سەرچاوە ئاو چاکی بە ئاوە زۆری سادە سەهۆڵ شتی ناوێت کارەمانی بشتانە ئارێ وڵڵا بۆ ئاوچێ زۆر شێستانە میوازات توشتی هەموو شتێک لێ خۆشی ناخۆش ئەگە بشتێ لە خدمەت هەر دەوێ بێ ناکرێ وڵات دەبێ هەربێ مەسەلەن ئیش و کارەکەت چیە لەو کوێستانەی وەڵڵا ئیش و کارەکەت یام لەوێ تەنیا ئاو نەمامەکانەوە دەمێنە هیچ شتێکی ناکەم ئەو عیلەکەم دەگەڵە بەخوا عیشەکان هەموو دەکە خواخواتە هاوین نابێ بچیەوە مەزڵێ ئارێ وەڵڵای تەوا شار خۆش نەما وەک چەلە نە بەخوا خۆش نەما ڕوحمی لێ ئێستا عیب نەوێ عیلەکەم دۆر بە پەلێ لای ڕەبی خوازوو وەختی بڕۆیم بۆ سەرێ زەرم دەخۆشتە ئەرێ بڵاتەوە پێم وایە دەرد و بەڵای کەمترا وەڵا کەمترا ئەگەر دەچێ ساغ دەبیەوە دەجوڵی ئەگە قەدەمان لێدەی مامەسە دەڵێت چەوری خوێنت نامێنی دەڵێن ئەگەر ڕۆینت هەبێ دەرد و بەڵات نامێنی ئەو کەشواری هەوای لە گوندی هەیە هەل دەڕووی ئاوان کەشواکی خاوێن سیلێ نییە هەموو دارستان قەدیمانی پێش ئێمە باوە پیانی ئێمە باش خۆنە خۆش نەبوون مەسەلە چیە هەم مەسەلە خواردنەکە بوو هەم مەسەلە ژینگەکە بووە ئێستا باسی لە شارەکەدا ژینگەکەش وەک پێویست نییە ئاوەکەش وەک پێویست نییە والله ڕاستە بۆیە ئەوان بەڕاستی بە تەندروستی ماونەوە وا ڕاستە مام قادر باش شتێکت وە بیر بێنمەوە بزانم کەرتی تەندروستی و چۆنە مەسەلەن ئێستا بوون منە کابرا لە کوێستانی نەخۆش بێ پڕ دەداتە شوێ وڵا کەرتی تەندروستی ئەوە دەڵێ هەفتەی دوو ڕۆژان دکتۆر دێ بۆ یێرەکانە وڵا لە کوێستانە گەلێ قەومی دەبێ کە سارە بێ سواری سارێکن بیگەێنی سوێ لە پێشەوە تا ئەندە بەقەڵە دەبێ ئەنجا کاکە لەوێ سارەش ئێستا من لەوێ زگم یێشا ینی تووشی نەزیفیم عیدەی بووم هەلەکانێ بەدن
ڕاستە خوێنم عنی وەمزانی تو گایم خامزانی خەتاتوەکانەوە خوێنەوە گەچی تەماشا دەکەم تووشی عیدەی بووم کەسم لەکەن نەبوو تەلێفۆنم کرد بۆ بەکری خواردام لە دووری ڕابەدام خۆن ئارێ وەڵانەکە چای بەکرە قەڵەوی ئەوە خواردامە هەر ئێستا ئارێ وڵات ئارێ وڵای لە بۆ کوتیان دابەزیوە وڵای تۆ بەڕاستی هێندیش بەدەستەوە بۆ خەڵکی بۆ هەموو کەس پری چاکە ئەنجا ئەی بردم بۆ قەڵات نە بەخوای کاکە لێ بخۆ دەمرێ بێکەتی نە ماری لێ تو پشتی لێ ئەدەڕێ هەڵدێری لێە فەرموویە تا ئەو جادەمان هەیە لێر تەماشاکە هەر ئاوڕێی لێدەوە ئەو لۆفاگە سارێتە خوارێ هەموو والله من عائلة ناري اللي غلم بيرلا من نار ميوريدا ريك ما ودنا خوش وهذا اللي اسانا اجا اخوانا وات ساره بترى اللي بتاير زود رانا والله زودنا والله زودنا اري والله جيبنا وما شركم دبارات مسلم وبالبسطوي في خوشان شبيكم معرون الجيز بوشينا يا بيبي فربادم كما شايفكم درب جياني گوندی ئەشکەنە لە ڕووی کانزاوە دەتوانین بڵێ نێشێکە لە گوندە دەوڵەمەندەکانی دەڤەری پشدەر سەر ڕای ئەوەی کە کۆمەڵێک شوێنی ئاساری لێیە دۆزراوەتەوە مێژوەکان دەگەڕێتەوە بۆ بەر لە زین و دۆزینەوەی پارچە ئاڵتون یا لیرەی سپی لە باڵەلان و ساڵی ڕابردووش دەمارە شاخێک دۆزرایەوە کە ئەو دەمارە شاخە کۆمپانیا کاتۆ ئیشی تێدا دەکا دەمارێکە کە دوو مادەی تێدا مادەی مزی تێدایە لە سەدا سی مزە لە سەدا چلی قورقوشمە و دەستیان پێکردووە و دەست بە دەرهێنانی دەکەن بە بەردەوامی ڕۆژانە ئەفارە و شۆفڵ و گەڵابەی لەسەرە و گڵەکەی دەگوازنەوە بۆ خوارەوە بە موافقەتی حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو گوندەیمە وەک باسمان کرد خەڵکی بەتوانای زۆری هەبووە خەڵکی شارەزای هەبووە لە ڕووی تەندروستیەوە لە کۆندا ئافرەتیشی لێ بۆ پیرێژنێک نایی بەس بۆ پورە بەزنن کە باس کە توانێتی چارەسەری هەموو برینێکی قوڵ و زامدار بکات وە لە ڕووی شکست و شکاییشەوە خدری فەقی عەسەنی یەکێک بۆ لە کەسە بەناوبانگەکان کە چارەسەری هەموو شکستێکی کردووە و دەدان سازیش بە دەدانی کێشاون لەگەڵ حاجی قادری بەڕۆژی بۆ وەستا و شارەزای بەتواناشی لێ بۆ لە گوندەکە لە ڕووی دروستکردنی دەرگا پەنجەرە واروەها ئاشێکی زۆری لێ بۆ کۆمەڵێک ئاشەوان لەو ئاش لە گوندەکەدا هەبوون و گوندی ئەشکەنە بەوە ناسراوە کە هەر لە دێر زەمانەوە خەڵکی ڕۆشنبیر و بەتوانە هەیە بۆ یەکێک لە شاعیرە بەناوبانگەکانی ئەو گوندە ناوی فەنایی بووە فەنایی شاعیری ئەمەلە ئەحمەدە کوێرە بەڕەحمەتێ بێ کە لە ساڵی 1916 لە شەڕی ڕووس و دەوڵەتی شەڕی ڕووس لەگەڵ پشدەریەکان لە جەنگی جیهانیەکەم شعرێکی گوتووە کۆپلەیەک لە شعرەکەتان بۆ دەڵێم دەڵێ ئیبتیدام کرد من بە ئیسمی خالقی قەول و مەکان سەد سەڵاوات بێ لەسەر پێغەمبەری ئینسان و جان ڕەبی تەوفیقم بدەی وەک شاعیرانی ما سەبەقت جوزئێک لە شەڕی ڕووس و قەومی پشدەر بکەم بەیان بەو شێوە باز دەکا هەتا لە کۆتاییدا باز لە قاید و فەرماندەکانی جەنگکە دەکا و کە سەرکەوتنیان بەدەستهێنا توانیان هێرشی ڕووس لە سەردەش ڕابگرن لەشکری پشدەر. خۆشەویستان ئەزیزان بەڕاستیتان پێ بڵم زۆر ماندوو بوو چونکە من کوێستان و گەرمێنم کردووە ئێستاش دەمەوێت کۆتایی بە بەرنامەی ژیانی جاران بێنم تا بەرنمەیەکی دیکە و گوندێکی کە بەخوای گەورە و دەستپێرم خوا حافظ عرق لا حاني ددك تك دهنا خوار ترضى كان خالي ميري دل النجيب حتى والله يا ريمهن بعمل باكر شبيكم معرون
قربان ما شايفك درب جاني الشيري امان يا ربي مرقد